بەناوی خۆی گەورە و میرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە. خۆشەویستان و عزیزان، ئەمڕۆ پرۆژەی تاقیکردنەوەی سوورەتی ڕەحمانە. جا لێرە دەبینین کۆمەڵێکی زۆر لە بەشداربووان ئامادەن بە هەزاران کەس لێرە ئامادەیە کە بەشداری بکە لەم تاقیکردنەوەیە. ئەم تاقیکردنەوە دوای ئەوە دێت کە وەزارەتی ئاوقاف بڕیاریدا کە سانسۆر بخاتە سەر بەشێ لە ڕێکخراوەکان بۆ کاروباری ڕێکخراوەیان لە وەڵامیشدا ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم پرۆژەی ڕاگەیاند. ئەمڕۆ بە تایبەتی لە شاری هەولێر دەبینین بە هەزاران کەس بەشدارن لەم تاقیکردنەوە. جا من دەچمە لای بەشداربووان و لیان دەپرسم چه هەستێکتان هەیە، چەندێ دڵخۆشن کە لەم پرۆژێدا بەشدارن و ئامانزیان چی بوو کە لەم پرۆژێ بەشداریان کرد و ئەم زۆرە پرۆژانە ئەم زۆرە پێشبڕکێیانە چەندێ بە گرنگ دەزانن. ئێوە لەگەڵمان نابن، من سەرنج و بۆچوونی بەشداربووانتان بۆ دەخوازمەوە. دەمەوێت بزانم ئەم زۆرە تاقیکردنەوەانە چەندێ بە گرنگ دەزانی؟ وڵایی تەمان زۆر گرنگە، ینی هانی فێرخوازان و هانی قورآن خوێنانە لە دیاتر هەوڵ بدەن، دیاتر بەردەوام بن لەسەر قورآنەکان و گرنگی پێ بدەن و کاتی دیاتری بۆ تەرخانکەن. وان لێکە ینی ئەو مەخژوڵەی کە ڕۆژگار هەیەە، ئەو مەخژوڵەی کە تووشیان بۆ ژیانەوە لانی کەم کاتێک تەرخان بکەن بۆی ئەم سوڕەتە لەبەرکەن بە جوانی تاکو بتوانن بە باشترین شێوە تاقیکردنەوەی تیا بکەن و هەم هاندانێکە بۆ تەواوی قورآن خوێنان بۆ خوێندکاران بۆ هەموو چین و توێژەکان بەگشتی زۆر دۆستودی ئەبێ بەڕاستی پرۆژێکی زۆر جوانە. زۆر سپاس. دەمەوێت بزانم چۆن توانی دەم سوورەتە لەبەر بکەیت، چەندێ پێوە خەریک بووی؟ ڕاستی بە حاڵ خۆم تەلەبەم، بەڵام کاتێکی کەم بۆ تەرخان کرد، ینی ئەگەر بمزانەیە بۆ شازە ینی چەند پرۆژەی تر پێشتر چونکە یەکەم جارمەتە بەژاریەکەم یەکەم جارمە بەژاریەکەم ئەگەر بات چەند جارێکتر بمزانەیە بۆ شازە بە گڕوتین و زۆر خۆشە، ینی دیار زۆر زیاتر کاتم بۆی تەرخانە کرد. هەرچەندە ینی لە کپاڵ مەخژوڵیشا کاتێک مامۆی تەرخان کۆ بەڵام هێشتا بە کەم ێزانم بۆی کە بەشداری بکەم لەم جۆرە قورآن و لەم جۆرە ڕێکخراوانە. سلام علیکم. مادی نەبی، ئەحواڵت باشی؟ سەلامەتی؟ سوال دەکەم. دەبینم خەریکی وەڵامدانەوەی پرسیارەکانی. با بزانم چه هەستێکت هەیە کە لەم پرۆژەیە بەشداری؟ هەستێکی زۆر خۆشم هەیە، بە تایبەتی کەوا ماوەک پێش ئێستا هەندێک لە بەرپرسەکان کە منعی قورئان خوێندن و لەبەرکردنیان کرد، ئەمش بە پێویستم زانی بەشداری تێدا بکەم. ئەم جۆرە پرۆژانە بە گرنگ دەزانی؟ بەڵێ بە تەکید زۆر بە گرنگ دەزانم، هەر پێویستە بۆ کۆمەڵگەی ئێمە. کۆمەڵگەی ئێمە تەماشا دەکەین لە هەموو ڕووەکەوە ئێستاکە بەرەو خراپە دەڕواتن، بەڵام پێویستە لەسەر هەموو لایەکی پەیوەست بیتن بەو دینەی. زۆر باشە، پێم بڵێ چۆن هەوڵتدا کام سوورەتە لەبەر بکەیت؟ من بە نەفتە ڕیایی ئەم زۆر سوورەتم لەبەرە، تەفسیرەکان بەرەک چێشە هەبوو، تەفسیرەکانیشم بە ئیزنی ئەو خوای جێبەجێ کرد لەبەرم کرد و هاتم بەشداریم کرد. ئەم پرۆژێ هانی جەنابتیدا کەوا تۆ جارێکی دیکە مڕاجعەی قورئانی پیرۆز بکەوە لەگەڵ ئەوەژە تەفسیرەکەی بخوێنی؟ بە دڵنیاییوە، بە دڵنیاییوە، بە نەخۆشیوە هاتیم و بەشداریم کردە لۆنە عەزانی ئەو دینەوە پێ بتەقم. بۆ تۆ زەحمەت نەبوو؟ نەخێر، هەر شتێک بۆ خوای زەحمەت نییە، خوای گەورە یارمەتی دەرت دەبێ. زۆر دڵخۆشی زۆریش. سلام علیکم. مادی نەبی، ئەحواڵ باشی؟ سەلامەت یاخوا. دەبینم خەریکی وەڵامدانەوەی پرسیارەکانی. با بزانم ئەم زۆرە پرۆژانە چەندێ بە گرنگ دەزانی؟ بەڕاستی زۆر گرنگە. گرنگەکەی لە چیدا دەبینیەوە؟ لەوەیدا لە چەند شتێکدا دەبینیەوە، لەوەی کە ئەو مسلمانانە هان دەدرێن لە ئەوەی زیاتر پەیوەستن بە قورئانەوە، بەوەی فێری بن و تێی بگەن و پەیڕەوی بکەن و هەروها دیاردەچی زۆر جوانە بەرامبەر ئەوانەی کە دوژمنانی دینن هەست بکەن کە چەند هەوڵ دەدەن لە بۆ نەمان و زایفکردنی ئەو دینە هەر بەرەو پێش دەچی و بە قووەت دەبی ئینشاءالله. ئەی چەندێ دڵخۆشی دەبینید لێرە هەزاران کەس ڕکابەری تۆن؟ بە خودای جا کەس بە ڕکامبەری خۆم نازانم. یەکەمین شت بۆ پاداشت ئینشاءالله لە لای خوای گەورە بەشداریم کردووە. دووەم یەکەم جارمە لەو پرۆژانە بەشدار یەکەم جارە بەشدارکەم. دەبێت زۆر دڵخۆش زۆریش دڵخۆشم، زیاتر بەوەی دڵخۆشم کە ئەو هەموو خەڵکەی دەبینم لەو پرۆژەیە.
ئەوە مای خۆشحاڵێ بۆ جناب. زۆر خوا مۆفەقتان بکە دەستخۆشیان لێ دەکەم ئینشا ئەڵڵا خوا مۆفەقیان بکە بەردەوام بن لەسەر ئەو کارە پیرۆزە ئینشا ئەڵڵا. السلام علیکم چۆنی باش ئەحواڵت چاچی والله عیبنی یاخۆ باشبی پێم بڵێ چۆن ئەمڕۆ بەشداریت کردووە لەم پرۆژەیە والله پرۆژەی خۆشە بۆ لەبەرکردین سورەتەمان دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس پێم بڵێ چی هاوکارت بوو چی یارمەتی دەدای واللهی خوشکەکانم و دایکم و باوکم و هەمویان یارمەتیان دەدەم دەستخۆش لەوانش دەکەم زۆر باشە بابزانم بۆچی ئەو سوورەتە لەبەر کرد ویستم ئاشتام بە ئاەتەکانی زانمانیان چییە ئاشنام بە ئاەتەکانی دڵخۆشی کام سوورەتە لەبەر کردووە بەڵێ چەند دڵخۆشی زۆر زۆر دڵخۆشی بەڵێ پرسیارەکان چۆن دەبینی پرسیارەکان بەلاتەوە چۆنە باشە خۆشە ئەگەر وڵامەکانت تەوا بوو حەزەکەی تۆژێکێک بی لەو کەسانەی کە دەچێتە عمرە و گەشتە ئەنجام دەدا بەڵێ پێم بڵێ تۆ تەمەنت چەندە هاتووی بەشداری لەم تاقیکردنەوە کردووە 11 ساڵ 11 ساڵی بەڵێ باشە توانیت ئەم سوورەتە لەبەر بکەی بەڵێ چی هانی دایی چی یارمەتی دای کەم سوورەتە لەبەر بکەی والله من و خوشکەکەم تۆ خوشکەکەت بەڵێ بێکۆ سوورەتەکەتان لەبەر کردووە بەڵێ یعنی ئێستا تۆ تەواوی ئەو سوورەتە لەبەرە بەڵێ بەس ئەندە غڵەتیم لێ هەیە بڕاک کەمەک بەڵێ زۆر باشە تا ئێستا کە خەریکی وڵامدانەوەی پرسیارەکان دەزانی بەڵێ زۆر باش الحەمدولله باشە یاخوا هەمیشە باشبی چیت هێلوانەی کە سەرپەرشتی ئەم پرۆژەیە دەکەن چیان پێ دەڵێ وڵای دەستخۆشیان لێ دەکەم پێت باشە ئەم جۆرە پێشبڕشیانە ئەم جۆرە ینی ئەم جۆرە لەبەرکردنی سوورەتانە بەردەوام بێت بەردەوام هەبێتن بەڵێ بەڵێ زۆر باشە زۆر باشە بەڵێ سەرکەوتوی یاخوا ئینشەڵڵا خوا سەرکەوتوتدا سلام علیکم پێم خۆشە بزانم کام ڕۆ بەشداری ئەم تاقیکردنەوەت کردووە ئەم جۆرە پێشبڕچیانە چەند بە گرنگ دەزانی وڵاهی گرنگێکی زۆری هەیەی هەم لەبەر ئەوەی زانیاریی قورئانیە و لە بۆ دین و لە بۆ دنیای دەتوانین بەکاربێنین نەکەر برین تاقیکردنەوە بکەین لەسەر وەرەقەکەی بتوانین واتە قسەی پێ بکەین لە هەموو جێک واتە بەس لە بۆ شتەکانمان نەبی ینی بتوانین سوودەچی لێوەگرین خدای گەورە پاداشتێکمان بداتەوە دەبینم سیر دەکەم زۆربەی پرسیاری وڵامەکانت داوەتەوە چۆن ئاوا خێرا وڵامی پرسیارەکانت داوەتەوە پرسیارەکان ئاسان بوون وڵی ئاسان بوون و زۆر خۆشیش بوون پرسیارەکان ینی ئیشاڵە زۆر باشە چی هانیدایان چۆن بەشداریت کرد چۆن زانیت ئەم پرۆژەیە هەیە لە تەلەڤیزۆن دیتم لە تەلەڤیزۆن لە کەناڵەکەتان دیتم زۆر باش یەکەم جارە بەشداری ئەم پرۆژێ دەکەی نه پارێ بەشداریم کرد بەهای فەرموودە بەڵێ زۆر باشە پێت باشە ئەم جۆرە پرۆژانە بەردەوامی هەبێ بۆ ئەوەی ئێوەی گەنجان زیاتر پابند بن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەرێ وڵا لەبەرەوەی سوودێکی زۆر زۆری هەیە لەبەر خاستن لەبەر ئەو تەمەنی ما ینی دەتوانین سوودێکی زۆری لێ بدینین ئیشاڵڵا هەر بەردەوام دەبن سەرکەوتوو بن سلام علیکم دەبینم خەریکی وڵامدانەوەی پرسیارەکانی پێم خۆشە بزانم گرنگجی ئەم جۆرە پرۆژانە لە چیدا دەبینی والله زۆر مهمە بەتەکیید لە بۆ مشتەمەعی مەشتێکی زۆر زۆر مهمە بە هیوای دووبارە بنەوە ئینشاڵڵا باشە بۆچی گرینگە بەعام مهمە زۆر باشە دەبینم بۆ تۆی دایەگیان بۆ توی خانم ئەم جۆر تاقیکردنانە قورس نییە والله خی گەورە بتە پشتوپەنا قورسە بەس ناشبی تەمبەڵی لێ بکەین ئێستا سیر دەکەم بەشێ لە پرسیارەکان وەڵامت داوەتەوە پرسیارەکان بەلاتەوە ئاسانن باشە الحەمدلله دەمەوێت بپرسم ئەم جۆرە پرۆژانە گرنگجەکەی لە چیدا دەبینیەوە واللهی زۆر شتێکی چاکە خاستن گەنجەکانمان ئێستا بە زۆر شتیت کە مەشغول کراون بەڕاستی ئەوانە زۆر ئەگەر بکرێت زۆر تریش بکرێت زۆر باشە بەشکەم گەنجەکانمان بڕک بێنەوە سەڕێ زۆر لە ڕێلاچوینە یعنی تۆ داوا دەکەی ئەم جۆرە پرۆژانە زیاتریش بن وڵای زۆرتریش بن ئینشاڵڵا خی گەورەش پشتیوانتان دەبی زۆر یارمەتیتان دەدا باشتریش شتی باشتریش بکەن ئینشاءڵڵا باشە بۆ ئێوەی خانم کە لە ماڵەوە خەریکی ئیشوکارن ئیشوکاری ماڵوتان لە ئەستۆیە بۆ ئێوە زەحمەت نییە وڵی زەحمەتە بەس زۆر درم پێخۆش دەبی ئەمن عولیشی لۆ دەم ئینشاءڵڵا
خی گەوری یارمەتی هەمووشمان بدە. ینی ئێستا تۆ زۆر دڵخۆشی ئەرێوڵە یەکەم جار کە بەشداریم کرد لە خۆشەوەی کە ئەمڕێک دەردەچوو بەشداریم بەس کاش کە پاشان چوومە ناوەی کە لە بەرم کرد هەستم بە خۆشێکی زۆری کرد ینی ئەگەر نەژبی شاڵ هەر بە قسمەتم دێ بەزەگە نەژ هەر باشە هەشتێکی چاکەوە یعنی ماشەڵەت سوورەتێکی زۆر خۆشە زۆر درت پێ خۆش دەبی بۆ سوورەتەی بە تەفسیرەوە خوێندت تەفسیرەوە خوێنیتم ئەلحەمدوللا ئێستا ینی لەمانە ئاەتەکانیش حاڵی دەبی بەخۆم باشم لە لوغای عەرەبی بەس باشتریش تێگەیشتیمە ئێستا ئەلحەمدوللا. دەبینم چەند خولەکێک کە تاقیکردنەوەکە دەستی پێ کردووە وەڵامی هەموو پرسیارەکان داوەتەوە هەمووی بەدە دەخەتاوام کرد وەڵامی پرسیارەکان الحەمدوللا زۆر بەسوود بوو بەڵێ بێگومان خولی ئاوها بۆ مسلمانان زۆر گرنگە وە جێگای بایەخیشە. چەندێ ئەم پرۆژانە بە گرنگ دەزانین بۆ تەواوی کۆمەلگاوە تێدا هانی گەنجان بدا بۆ ئەوی بەشدار بن تێدا. بەڵێ ئەم پرۆژانە بێگومان گرنگی خۆی هەیە وە جێگای خۆی ئەگرێ و بایەخی گەورەی هەیە بۆ مسلمانان چونکە ئاشنایانەکە بە دینەکەیان بە کتابە پیرۆزەکەی پەروەردگاریان بە تایبەت ئەم سوورەتە پیرۆزانە و هیوادارین ئێمە ئەم پرۆژانە و ئەم خولانە بەردەوام بێ و زیاتر جەختی لەسەر بکرێتەوە و برەوی پێ بدرێ و هاندانی زیاتر هەبێ لەسەری بە هەموو شێوازەکان. بڵێ ئەم جۆرە پێشبڕچیانە چەندێ دەبێتە وەڵام بۆ ناحەزانی ئاینی پیرۆزی ئیسلام بەڵکو بەڵێ بێگومان زیاترە بێتە ئەوە یعنی چکە خۆی گەورە فەرمێلی و غیظە بهم الکوفار بێباوەڕان تووڕە ئەکات دڵتەنگ ئەکات بێزار ئەکات غەمگین ئەکات. ئەم پرۆژانە زۆرێک لە ناحەزانی ئیسلام پێی تووڕە ئەبن پێی دڵتەنگە بن و ئەبێتە ئازار بۆ دڵیان بۆ جەرگیان. بێگومان ئێستا کە دەبینی بەهزارکیش ئەمڕۆکە بەرەو ئیسلامە چن بەرەو دین دێن و ڕویان کردوتە هەموو پرۆژە دینیەکان ڕویان کردوتە ئیسلام خوێندنەوە شوێنکەوتنی ئەمڕۆ گەنجان یعنی لە ئاستی گەنجان ڕووکردنێکی زۆر هەیە و بەرەو پێشچوون و بەرەو چوونی ئیسلام زۆر هەیە لە هەموو ئاستەکان ئەوەش نەک تەنها شوێنکەوتنێکی ڕوود بێ بەڵکو بە عیلمەوە بە زانستنەوە بە خوێندنەوەی کتێب لە هەموو ئاستەکان الحەمدوللا بەرەو پێشچوون و گۆڕانکاری گەورا بینی لەناو ئەم ئومەتەیە. بەڵێ الحەمدوللا ئێستا کە دەبینی بە هەزاران خەڵک لێرە دانیشتون و پێشبڕچێ دەکەن بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە چەندێ بۆ تەمای دڵخۆشی بۆ جەنابەت؟ وڵی بێگومان دڵخۆشیەکی گەورەیە ئێمە پێمان خۆش بوو لەگەڵ مسلمانان بەشداری بین و لەو خولە پیرۆزەیە جێمان دیار بێ هەر بۆ زیادکردنی ژمارەی مسلمانان ئەوە گرنگە. بە تەنها خۆت بەشداریت کردووە؟ بەڵێ خۆم بەشداریم کردووە. ئەی هانی چێت داوە کە بەشدار بێ لەم پرۆژە؟ وڵی هانی هەموو مسلمانێک ئەدەم و هانی هەموو کەسانی دەور و پشت و نزیک و دۆست و برادر ئەدین بۆ ئەو کارە چکە جێگای دڵخۆشی یعنی شتێکی تیانە ناشەرعی بێ بەڵکو شەرعیە و خوای گەورە پێی خۆشە. بزانم هەستی جەنابەت چۆنە کە ئەمڕۆ بەشداریت کردووە لەم پرۆژەیە؟ وڵا هەستم یەکجار خۆش لەوە خۆشتر هەیە ئێمە بەشدار بکەین لە پێشبڕکێشی ئاوادا بۆ لەبەرکردنی سوورەی ڕەحمان. بەڕاستی شتێکی زۆر خۆشە جگە لە مەسەلە هەرەوە نێت و نەتیجەیەک بێنێ یا خەڵاتی وەرگری ینی لەزەت دەکەی لەوەیدا تۆ سوورەتێک لەبەر دەکەی خێر و پاداشتێکی زۆر وەردەگری لە بەرامبەر ئاەتیش قورآنی پیرۆزە کە تۆ ئاەتە لەبەر دەکەی بۆ دواڕۆژت مستەقبەلت بەردەوام ئەتوو لە خێر و ئەزدای جگە لەوەی کە بەشداری لە پێشبڕکێشی ئاوا دەکەی هەم خۆشە و هەم شتێکی ئاهەنگەشی فراوان خەڵکەی زۆر بەشداری کردووە بەڕاستی درم زۆر خۆشە. زۆر باشە ئەم جۆرە پرۆژانە بە گرنگ دەبینی بۆ گەنجان بۆ لاوان هەر یەکجار زۆر بە گرنگ دەزانم زۆر شتێکی باشە خەڵک شعن بۆتەوە خەڵکەی زۆر سوودی لەبینەوە زۆر کەسەیە بەهۆی ئەوەی بەهۆی نەبە لەوانەیە ئەو سوورەتی پێ لەبەر نەکرابێ بەس بەخۆی بەشداریەکی عامە خەڵکەی زۆر بەشداری دەکات تەشجیعێکە خەڵکەی زۆر تێدا بەشداری دەکات بەهۆی ئەوەی ینی تماشاکردنێکی زۆر دروست بە لە ناو گەنجاندا خەڵکەی زۆر بەهۆی ئەوە ئەو سوورەتە پیرۆزەی لەبەر کردووە و بەشداری دەکات لە چەندی پێشبڕکێشی دیکەش چاوی دەکرێتەوە بەشدار دەبێت لەو جۆرە پێشبڕکیان و لەو جۆرە بەتەنها هاتووی؟ ناوەڵە هەمومان هاتووین چەند کەس هاتوون بەشداریتان؟ خۆمان خێزانم کچەکەم کوڕەکەم
زیاتر دڵخۆشی نەکردووی هەر زۆرشی دڵخۆشکردن لەوە خۆشتر هەیە بەڕاستی بەشدارێکی زۆر خۆش و دڵخۆشکەرە داوا دەکەم لە هەموو گەنجان لە هەموو برایان لە هەموو مسلمانان پێشبڕکێشی ئاوا کە هات لە دەست خوانی نەدەن بەشداری بکەن بەڕاستی زۆر جێگای دڵخۆشیە مامۆستا دەپرسم چۆن دەڕوانە ئەم جۆرە پێشبڕچیانە تێڕوانینی ئێوە چییەوە چەندی ئەم پێشبڕچیانە بە گرنگ دەزانن بەناوی خی بەخشندە میێرەبان من سەرەتا دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەم بۆ سەپەرشتیکردنی ئەم پرۆژەیە و هاوکاریکردنی ئەم خوشک و برا بەڕێزانە لەسەر تاسەری کوردستان کە نزیکەی زیاتر لە 30,000 کەس بەشداری تێدا کردووە ئەو پرۆژەم بە پرۆژەی گرنگ و گەورەی دەزانم وەڵامێکیشە بەڕاستی بە شێوەیەکی کردەیی بۆ هەر کەسێک کە قسە لەسەر قورئان بکە لەسەر بەها و بنەما گەورە و گرنگەکانی ئیسلام بکە دەبینرێت کە بەڕاستی و ئەوە بە واقعی میلەتی کورد میلەتێکی مسلمانە تەماشای نەوەکانی کەن کە بەڕاستی مرۆڤ زیاتر دڵی پێخۆش دەبێت بەوەی کە دەبینێت ئەمانە هەمووی گەنجن ینی هەر لە تازە پێگەیشت تێدایە گچکە منداڵ 12 ساڵ 13 ساڵە تا گەنج و هەندێک خوشک و برای بە تەمەنیش تێدایە کە ئەوە بەڕاستی بەڵگەی لەسەرەوەی کە وەکو خوای گەورە لە قورئان باسی هاوڵانی ئەشکەوت دەکات دەفەرمێ إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض باسی ئەوان دەکە دەڵێ ئەوانە کۆمەڵی گەنجێک بوون کە بڕوایان بەخوای خۆیان هێنا بەخوای تالاش ئیمانی بۆ زیادکردن هیدایەتی دان و دڵی بەهێزکردن ئەمە دەکەم کە ئیشاڵڵا ئەم کۆمەڵە گەنجە لەوانە بن کە بڕوایتەوەیان بەخوای تالای خواتە لە پشتیوانی دەکا و بەهێزش دەبن بۆ ئەوەی کە بتوانن بەرگریەکی باش لە قورئان بکەن بە شێوەیەکی کردەیی مامۆستا دەمەوێت بزانم بۆچی جەنابتان وەکو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ویستان و هاتم بۆ ئێرە لە نزیکەوە سەردانی بەشداربووانتان کرد ینی ئامانز لە سەردانیەکەتان چی بوو؟ ئامانزمان ئەوەیە کە بە شێوەیەکی کردەی پشتگیری ئەم پرۆژانە دەکەین ئەوە ئەرچی ئێمێ بەڕاستی بۆ ئەسلی کاری ئێمە بریتە لەمە کە خەڵک هوشیار بێتەوە خەڵک زیاتر باوەش بە ئیسلامدا بکاتەوە و بێ لە قورئان تێبگا و ئێمە وەک چۆن لە هۆڵی پەرلەمان بە شێوەیەکی کردەیی بەرگریمان کردووە لە ئەو بابەتانی کە بیستراوە لە بەها ئاینیەکان بدا و لە کولتور و کەلەپوری ڕەسەنی کوردەواری بدا ئێمە لە هەڵوەکسۆن لێ بەرگریمان کردووە و ئێستا لێرەش پشتگیری دەکەین کە ئەم پرۆژەیە یەکێک لە پرۆژانەی وەڵامێکە بە شێوەیەکی کردەیی بەوەی کە بابە ئێمە ئیسلاممان خۆش دەوێ و بە شێوەیەکی کردەیی بەڕاستی بەرگری دەکەین و لە خۆمان خۆشتر دەوێت بە هەموو شێوەیەکی بەرگری دەکەین دەگوتری ئەم جۆرە پرۆژانە زیاتر وەکو دژایەتی وایە بەکاردەهێنرێت جا ئایا ئەمە دژایەتیە یاخود ئەمە نیشاندانی حەقیقەتی گەنجان و لاوان و دینی ئەم کۆمەلگایەیە من لێرە هەموو لە دنیا دەکەمەوە ئەوە بۆ دژایەتی یاخواانە خواستە دژمنات هیچ کەس نیت چکە ئەوە دەرکرد ئەم میلەتە ملەتێکی مسلمانە خۆی کە ئێستا لێرەیە خۆ هەمی کۆمەڵی دادگەری نییە بەشێکی ینی حزبی نییە بەڕاستی بەس ئیسلامی خۆش دەوێت قورئانی خۆش دەوێت بۆ ئەمە کە دەڵێن ئەم میلەتە میلەتێکی مسلمانە و نابێ و ڕێگە نادن ینی ئێمە لە لای خۆمانەوە شتێک بگوترێەوە شتێک بکرێ بە یاسا کە پێچەوانەی شریعەت و بەرنامەی خوای تەعالا بێ ئەمە دەری دەخا کە بەڕاستی فەرمی میلەتێکی مسلمانە و بۆ دژایەتی هیچ کەسیش نییە هەمووی کوڕ و کچی ئەم کۆمەلگای ئێمەیە هەیە ڕەنگە خانەوادەکەی پارتی بێ هەیە ڕەنگە خانەوادەکەی یەکێتی بێ هەیە ڕەنگە خانەوادەکەی حزبێکی کە بێ زۆر ئاساییە بەسمەوەیە کە ئێمە بۆ دژایەتی کردنیە بەڵکو بۆ ئەوەیە کە دەرکەوێت کە بەڕاستی ئەم میلەتێکی مسلمانە و بەرگری لە قورئانەکەی خۆی دەکات بەرگری لە ئیسلام و بەهاو و پرەنسیپە گرنگ و گەورەکانی ئیسلام دەکات. سلام علیکم مادی نەبن باش نەحواڵتان سەلامەت بێ دەمەوێت بپرسم ئێوە کە بەشداری ئەم پرۆژەیەتان کردووە بۆچی بەشدار بوون؟ سەرەتا بەخێر بن سەلام علیکم وەرەحمەت الله وبەرەکات هەر کەسێک هەموو ئینسانێک بە شتێک لە ژیاندا خۆی مەشغوڵ دەکاتن هەر کاتێک ئەو سوورەتانش کە ئەوە دەکرێتن بڵێ پێمان ڕادەگەیەندرێتن بۆ لەبەرکردن یەکەم شت ئەویان لە مەقامی خوای گەورە عنی ئەوەی پاداشتێکی زۆر زۆر گەورەیە ئەگەر
یعنی بڵێ خڵاتەکەش بەدەستنینی دووەمیان کە لەبەری دەکەین و ڕۆژانە بەکاری بینین لە ژیانی ڕۆژانی خۆماندا ئەوە خێر و ئەجرێکی زۆر زۆر گەورەمان دەگاتێ. بۆ ئێوەی خانمان قورس نەبوو زەحمەت نەبوو لە کاتێکدا ئەرچی ماڵەوەتان لەسەر شانە؟ نا الحەمدوللا ئینشاءالله هەر ئیشێک بە ئاسانی تەمەشای بکەی وەری بگری خوای گەورە لەسەر ئاسانی دەکاتن. الحەمدوللا زۆر بەباشی لە بەرمان کردی و ئینشاءاللهش ئەم جۆرە پێشبڕکێ چەندێک وای کردووە ئێوە زیاتر بە خوێندنەوە سەرقاڵ من لە جیاتی ئەوەی کاتەکانتان بەشتی لاوەچیوە بەسەر ببن. الحەمدوللا ئەوان زۆر زۆر باشە هەرچەند دەوراتی ئەوها بکرێتەوە هێشتان باشترە لەوەی کە بەشتی لاوەچێمە بەشدار بین. ئەو سوورەتە و پێشی ئەو سوورەتانە سوورەتی مڵک بوو سوورەت مجادلە بوو ئەوان هەم بەشداریمان تێدا کرد الحەمدوللا زۆر زۆر باش بوو. ئەوانش ئینشاءالله بەردەوامی زیاتری دەبیتن هەتا قورئانی حیفز بەکامل حیفز بکەن ئینشاءالله. ئەوانش کە لە ژیانی ڕۆژانەمان بەکاری دێن و لە کردەوەی ڕۆژانمان بەکاری بێنن زۆر زۆر باشترە لەوەی کە بە شتی لاوەچی بەکاری یعنی مەشغوڵ بین وەکو ئەوەی کە زیاتر ئێستا کە هەمووی ئەوە ئەلکترۆنیەکانە یان کوبرە خەرک بە شتی دیکەی دەرێ زۆر مەشغوڵە. الحەمدوللا ئەوانە وای کردووە کە خەڵکە زۆر بەوانە مەشغوڵ بیتن و ئینشاءالله خوای گەورە بەردەوامیمان پێ ببەخشیتن و بە کورتی دەمەوێت بزانم چیت هەیە بۆ سەرپەرشتیارانی ئەم جۆرە پێشبڕکێیانە؟ دەستیان خۆشبی زۆر زۆر دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی ماندووبوون و ئەرکێکی زۆر زۆریان لەسەر شانە. ئینشاءالله خوای گەورە زیاتر کاتیان پێ دەبەخشتن و بەردەوامی زیاترمان پێ بداتن. بابزانم تۆ هەمانت چەندە کە بەشداری لەم ڕۆژێدا کردووە؟ 11 ساڵ. 11 ساڵی؟ بەڵێ. چەندێ دڵخۆشی؟ وەڵا زۆر دڵخۆشی؟ بەڵێ. زۆر باشە. چۆن بوو بڕیارتدا کە بەشداری لەم جۆرە پێشبڕکێدا بکەیت؟ وەڵا لە ڕێکلامەکان. لە ڕێکلامەکان بینیت؟ بەڵێ. باشە بە تەنها هاتووی یان لەگەڵ چێ دیکەدا بەشداری؟ دایکمات. لەگەڵ دایکت؟ بەڵێ. چیت هەیە بۆ ئەوانەی کە سەرپەرشتیان پرۆژێ دەکەن چیان پێ دەڵێ؟ دەستخۆشیان لێ دەکەین. بابزانم تۆ ناوت چییە و تەمەنت چەندە؟ من ناوم سایە تەمەنم 10 ساڵە. 10 ساڵی؟ ماشەڵڵا بەشداری لەم پێشبڕکێدا کرد ئاەتەکانت لەبەر بوو؟ بەڵێ هەمیانم لەبەر بوو. ماشەڵڵا هەمیان لەبەر بوو. باشە چۆن توانیت هەموو ئاەتەکان لەبەر بکەیت؟ بە قاری جەم لێگرت. بەگوێگرتن فێر بووی؟ بەڵێ. زۆر باشە. ئەی بابزانم چەندی دڵخۆشی کە بەشداریت کردووە؟ زۆر دڵخۆشم چکە زۆر سوودم لێبینی. زۆر سوودت لێبینیوە؟ بەڵێ. باشە لەم سوورەتەدا هەندێ دەبینی ئاەتێک چەند جارێک دووبارە بۆتەوە چۆن توانیت کۆنتترۆلی بکەیت چۆن توانیت ئاوا هەمووی لەبەر بکەیت کە لێت هەڵە نەبێتن لێت غەڵەت نەبیتن؟ مەڵا ئاسان بوو لەم غەڵەت نەدەبوو چکە زۆر زۆر لەم دەدا و زۆریش دەم خوێندەوە بۆم ئاسان بوو. ئافرین. دەچی قوتابخانەش؟ بەڵێ. پۆلی چەندی؟ 5. پۆلی 5. باشە تۆ کە وانەی قوتابخانەشت هەبوو وە خەریکیش بووی سوورەتەکەی لەبەرکەی بۆ تۆ زەحمەت نەبوو؟ باش بوو وەڵا ئەوەندە زەحمەت نەبوو چکە واتبە مەکتەبەکەم دەکرد ئەوجا ئەوم دەخوێند. ئەی ئافرین. باشە چی یارمەتی دەدای چی هاوکاری دەکردی؟ داکم و باوکشم. دایک و باوکت؟ بەڵێ. زۆر باشە. بۆچی بەشداری لەم پرۆژەیەدا کرد؟ چکە بۆ خۆ بەشدارم کرد حەزم لەو خێرم بگاتێ و تاکو لەبەرشی بکەم باشتر بم. ئەی ئافرین. چیت هەیە بۆ ئەوانەی سەرپەرشتی ئەم پرۆژێ دەکەن؟ زۆر سپاسیان دەکەم هیوادارم زیاتر ئەم پرۆژێ بەردەوام بێت. ئەی ئافرین دەستەکانت خۆش بیت. هیوا دەخوازی تو یەکێک بی لەو کەسانەی کە ناوی دەردەچێت لە بۆ گەشتی عومرە؟ بەڵێ. چەندێ دڵخۆشی کە بەشداری ئەم پرۆژەیەت کردووە؟ سەرەتا سپاسستایش بۆ پەروەردگار بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم. بەڕاستی دڵخۆشم بە بەشداریکردنم لەم پرۆژەیە. ئەمە یەکەم جارمە بەشداری پرۆژەیەکی وا دەکەم. دڵخۆشم بەڕاستی ینی ئەوە هەندانێکە بۆ دەبین کە بە مناڵ و گەنج و ئافرەت و پیا هەموو بەشداریمان کردووە. بەڕاستی شتێکی دڵخۆشکەرە بەنامێشی دڵخۆشکەرە بە هیوای بەردەوام بوون ئینشاءالله. زۆر باشە. بابزانم چۆن بوو بڕیارتدا کە بەشداری ئەم پێشبڕکێیە بکەیت؟
وڵای ڕاستەکەی خۆم ئاگدار نەبووم با بڵین بەرنامەی وا هەیە لەیش گەڕامەوە خێزانەکەم پێگوتم کە بەرنامەی وایە پێت کۆ بەشداری بکەین ڕاستی یەکەم جار بەتەمایەوە نەبووم بڵم بەشداری بکەم هەر لە بەرهاندانێک بۆ خێزانەکەم و وتم سەبرش لەگەڵی با بڵێن سوڕەتەکەی لەبەر دەکەم وە بوو بەیەکەوە لە بەرمان کرد الحەمدولیلا ئینشاءالله بەردامیش دەبین بەشداری ئەم تاقیکردنەوە دەکەن بەڵێ خێزانەکەشم لێرێ و خوشکیشم لێرێ ماشاءالله زۆر باشە پێشتر تۆ ئەو سوڕەتە لەبەر بوو ناوەڵە لەبەرم نەبوو پرۆژەکە هەندانە بوولەوەی لەبەری کەم و خێزانەکەش زۆر باشە بابزانم چیت هەیە بۆ سەرپەرشتیارانی ئەم پرۆژەیە وڵی دەستخۆشیان لێ دەکەم بە هیوای بەردەوام بوون نازانم ئەگەر لە شار و شارۆچکان کە کرابیتەوە هیوادارم ینی لە تەواوی کوردستان پەرەی پێ بدرێ ئەو بەرنامە و پرۆژانە سلام علیکم السلام ورحمة الله وبركاته بخير به بابزانم چه هەستێکت هەیە چەند دڵخۆشی کامڕۆ بەشداری ئەم تاقیکردنەوەت کردووە زۆر خۆش چبرم یعنی نازانم کۆسفی بکەم بەڕاستی زۆر خۆشە بە پەرۆشەوە نەمزانانم کو خواردێنی ڕوانێ بەس بە پەلە بگەمە ئێرکانە طبعا ئەو جارش لەگەر خۆم بووکەکەم یعنی ئێستا بووک و خەسوو بێکەوە بەشداریان کردووە وڵا لەکەیەک دانیشتان پێکەوە کامەتان وەڵامەکەتان دروستتر بوویان باشتر وەڵامتان داوە بەخوای خی گەورە دەزانی ئەوەی بەخۆم بیری لێ بکەمەوە باشم جواب دایتەوە ئینشاڵڵا بەس ئەوەی ئەمنیش زیاتر بیری لێکەم و بووکەکەم زیاتر جوابی دایتەوە طبعا ئەو فەرقە چێ جیاوازە لەگەر من لەبیر ناکە بەهۆی تەمەنەوە ئەمە بڕێک لەبیر دەکەین ینی ئێوە پێکەوە خەریکی ئەم پێشبڕچێ بوون ڕێوەڵە بەڵێ گرنگجی ئەم پێشبڕچەیە ئەم تاقیکردنەوەانە لە چیدا دەبینیەوە وڵی لە هەموو شتێکی یعنی نازام یەکەم ئەوە کە ئەتوو لای خوای دەگیری ئەوە ئاەتەکانت لەبەرکردیە و سوڕەتەکەت بە کاملی لەبەرکردیە دووەمین تەفسیرەکەی تێدەگەی کە باسی چ دەکاتن یعنی لە هەموو ئەم پێشتر ئەم سوڕەتە لەبەر کرد بوو یان بەهۆی ئەم پرۆژێ لەبەرت کرد ناوەڵە پێشتر دەمزانی بەس هەموم لەبەر نەبوو هەر بیدایەتەکەم لەبەر کردبوو بەس ئەلحەمدوللا بە فەزلی خوای گەورە ئەو جارە توانیم هەموو ئاەتەکانم لەبەر کرد ئەلحەمدوللا وشکر ئەرێوەڵە بەڵێن چێ هانی بەڕێزی دەدا چێ هاوکاری بەڕێزت بوو بەخوای یەکەم پیاوەکەم دووەمین بووکەکەشم زۆر سپاسی خوای گەورە دەکەم ئەو بکەم توش بووە ئەلحەمدوللا وشکر ئەلحەمدوللا سپاس دەکەم باشی دایە ئەحواڵە چاچی پێم بڵێ چەند دڵخۆشی کە بەشداری ئەم پێشبڕچێت کردووە زۆر دڵخۆشم زۆر ئەرێ وڵی چەند شەوە نووسیمە بەس دەخینم خەریکی خوێندنەوەی بەڕێوەڵە زۆر پێم خۆشە زۆر باشە زۆر حەزم لێ بەشداری ئەو نەوعات جیانە بکەم یعنی لەبەرەوەی زۆر حەزم لێیە بە تەفسیرەوە دەتخوێن ئاەتەکان دەخوێندەوە تەفسیرەوە بڵێ چۆن وەڵامدا وەڵامەکانت چۆن الحەمدوللا شکر الحەمدوللا باشم زۆر ئامانجە چی بوو کە بەشداریت لەم پرۆژەیە کرد والله هەر لۆ خوای گەورە طبعا هەر لۆ خوای گەورە و کە حەزەکە حەزم لێ یعنی ئەها بەشداری ئەو دینی ئیسلام بکەم ئەم جۆرە پێشبڕچیانە بەگرنگ دەزانی بۆ گەنجان بۆ لاوان طبعا گەنجان زیاتر گرنگە کە ئەمە تەمەنمان گەورەیە زۆر یعنی زاکیرەمان نەمایە بەڵام لە بۆ گەنجان یعنی دوو شەش ئەگەر دانیشن مراجعاتی ئەو شتان ئێوەی خانمان قورس و زەحمەت نەبوو کە لە ماڵەوە ئەرکتان لەسەر شانە وڵی بەنسبەتە من قورس نەبوو بەنسبەتەوانیش دەبی قورس نەبی لە هەزار ئەوەندە بەلاشدا دەنیشی مەسەلەن وانە نادانیشی دوو کەریمەی خوای لە بەرکەی باشترە وانە سەلام عەلەیکوم باشی دایە چاشی سەلامەتی عاسێ بووین بە بەخوای خوارد ئاسانکە یا ڕەبی سەلامەت بی ئینشاءڵڵا چەند دڵخۆشی کە بەشداری کردووە وەڵڵاهی ئەوەندە دڵخۆشم هەر ئەوەندە باشمە بەرکردیە بەس لێرە ئەو عارەبانەم لۆ نەهات ئەرێ بەخوای ئامین ئێستا زۆر دڵخۆشی کە بەشداری کردووە وەڵڵاهی هەن دڵخۆشم هەن دڵخۆشم ئەوە 6 ساڵەوە بەشداری دەکەم لە قورئان خوێندنێ خوا سەرکەوتوت کە یا ڕەبی ئامانجت چییە کە بەشداری لەم پرۆژانە دەکەیت بەس ئەوەندەیە فێر دەبم لە خۆم هیچ کەنی ئەرێ بەخوای بە تەفسیرەوە دەتخوێن ئەرێ وەڵڵاهی هەموم ئەها خوێندیە بۆ تۆ زەحمەت نییە کە ئەچی ماڵەوەش لەسەر شانە وەڵڵاهی هەند ئەرکم لەسەر هەندم ئەرک لەسەر بەس خەمەکەم دەڕوە بەوەی ئەرێ بەخوای لە کاتی خوێنەوەی دڵخۆش دەبووی ئەرێ وەڵڵاهی وەچی درمتون دەبوو دەچم ئەوە درم خۆش دەبوو گەلک ئەرێ بەخوای زۆر باشە پامت چیە بۆ خانمانی دیکە وەڵڵاهی دەرێم ئەوی لە منیش گەورەترە هەمووی بابێتن ئەویش غەرەتیش کرد قەیناکە ئەرێ وەڵڵاهی غەرەتیش کرد قەیناکە
ونیا والله ئەوە دەشمە نووسیاوە چی هاتی چیت کە بەشدارە لەگەڵ والله چیژمە و بووکمە و زاوامە و عام هاتینە ئەرێ والله ئەرێ بەخوای دعا خێر لێ بکەن ئینشاءالله خی گەورە سەرکەوتوو دەکات لە دنیا و لە قیامەتە ئامین ئەجمعین بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و بۆ چوونی بەشداربوانی پرۆژەی میهات بوو لە شاری هەولێر بەشداربوان زۆر دڵخۆش و کەیف خۆش بوون کە بەشداریان لەم تاقیکردنەوەدا کردبوو و هەروەها ئەم زۆرە تاقیکردنەوەوانە و ئەم زۆرە پێشبڕچیانە بە گرنگ دەزانن بۆ کۆمەلگا و بە تایبەتی بۆ چینی گەنجان چونکە هانی گەنجانی داوە زیاتر خەریک بن بە قورئانی پیرۆزیشەوە و لە هەمان کاتیشدا وەکو هاندانێک بووە بۆ گەنجان بۆ خوێنەران بۆ بەشداربووان کەوا خەریکی خوێندنەوە بن لە جیاتی ئەوەی کاتەکانیان بە شتی لاوەچیەوە بەسەر ببن تا پرۆگرامێکی دیکە هەمووتان سپاردەی خی گەورە دەکەم هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ.